سڵاوی خواتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا عەلی باپەڕووستایی لەگەڵتانە بم لە یونیتێکی تر لە سەنڕایزی پۆلی 12 یونیتی شەشەم کە یونیتێکی ئاسانە و ساڵانەش پرسیار لێ دێتەوە و یەکەم بابەت کەوە دەست پێ بکەین و ڕاوەی بکەین بە ناوی فول ئەند ڕیدیوس ڕێلەتیڤ کلۆزە واتە نیمچەڕستەی پەیوەندی تەواو نیمچەڕستەی پەیوەندی کەمکراو هەناوەکەی لە خۆی ڕاهات دیارە کە دەڵێن فول ئەوی دیکەش عەکسەکەی چییە ڕیدیوسە لێرە کە دەڵێن ڕێلەتیڤ کلۆز مەبەستمان لە چێ مەبەستمان لە هو وچ ذاتە کەواتە بەکارهێنانی ئەو سێیە لە چێ بە چار شێواز دەتوانین بەکاربینین شێوازی یەکەم پێی دەگوترێت فول ڕێلەتیڤ کلۆز ئەوی دووەم پێی دەگوترێت ڕیدیوس ڕێلەتیڤ کلۆز و ئەوەی سێم پێی دەگوترێت which one will become یان change into reduce relative clause و ئەی چارەمیش ئەوەیە دەڵێ ڕۆلی relative clause-ەکان مەبەست وچ و ذاتەکە ڕۆلیان چیە لە ناو ڕستەیە ئینشاڵڵا یەک بێکەوانە باسەکەین و ڕاواکەین یەکەم شت کە لێرە باس ئەەکەین بە ناوی full relative clause کە دەڵێن full واتە پڕ یعنی تێیدابی چی تێدابی یعنی هو وچ ذات لە ناو ڕستەیدا هەبی کە دەڵێن فول یەکسەر دزانی هو یانە وچ یانە ذات ئەوە دەبی لە ناو ڕستەیدا هەبی لە مابەینی دوو ڕستان یەکێک لەو سێیانە هەبی بەخۆشت دەزانی هو پێناسەیە لەو کەس وچ پێناسەیە لەو شت و لەو گیاندار و حەیوانات و شتیوە و ذات شتیە لە هەردووکانە یعنی مەبەستمان چیە هەم لەو کەس هەم لەو شت ئاعتیادیە بەڵام بە مەرجەکی لە دووانە دەبی چ بێت ڤێرب ئاگادار بە کە دەڵێن ڤێرب یعنی هەر ڤێربەک بی ئەوجا ڤێربەکەمان ئۆگزیلێر ڤێربە یانە سترۆنگ ڤێربە کەواتە ئەگەر ڕستەیە دوو ڕستەیەکمان دیتن یەک لەوانەی تێدا بوو وچ و ذات و لە دواییشی ڤێربی تێدا بوو ئەو پێ دەگوترێت فول ڕێلەتیڤ کلۆز نمونەیەکی دەینەوە طبعا ڕستە لە سەبجەکتوانە پێ دەگوترێت دەڵێت that is the manager مانیجەر یعنی بەڕێوەبەر مودیر کەواتە کەسە مادەم کەسە چی بەکارهینایە ڕێلەتیڤ کلۆزی هوی بەکارهینایە باشە لە دوو هوی چ هاتیە بۆت چیە بەخۆی ڤێربە سترۆنگ ڤێربە بای بۆت کەواتە مادەم ڤێربی لە دوو هاتیە ئەگەر لە ئیمتحانمان هاتوو ئەو ڕستەیە ناوی چا پێی دەگوترێت فول ڕێلەتیڤ کلۆز لۆ چکە هوی تێدایە پێناسەی کەسی کردیە و لە دوایش چ هاتیە ڤێرب هاتیە کەواتە پێی دەگوترێت فول ڕێلەتیڤ کلۆز ڕستەیەش کەمانەیە و دەشتوانین لە جاتی ئەو هۆی گوتمان چدا بنین ذات لۆ چکە گوتمان ذات دەتوانین لە هەردوو حالەتەکان بەکاربینین ڕستەیەش کەمان دەرێت these are the new computers ئەو جارەی ناوی شتە مادەم ناوی شتە چی بەکارهینایە ڕێلەتیڤ کلۆزی وچی بەکارهینایە گوتشمان دەتوانین ذاتیش بەکاربینین لۆ چکە گوتمان ذات لە هەردووکانە و لە دووان وچیش چ هاتیە ڤێرب هاتیە و جارەی چ هاتیە هێڵپینگ ڤێرب یعنی ئۆگزلەری ڤێرب هاتیە ئەوش چیە ئارە لێرە سترۆنگ ڤێرب هاتبوو لێرەش ئۆگزلەری ڤێرب هات کەواتە ئەوش پێی دەگوترێت فول ڕێلەتیڤ کلۆز لۆ چکە گوتمان وچیان ذات هاتیە و لە دواییش چی هاتیە ڤێرب هاتیە ئەوە شێوازێک بابە شێوازی دووەمیش ئەگەر لە ئیمتیحانی ئەو شێوازت لۆ هاتەوە کە گوتی لە دوای هو وچ و ذاتەکە ڤێرب هات دەڵێ ئەو جاڵێ ڕۆلی ڕێلەتیڤ کلۆزەکان چییە مەسەلەن دەرێ ڕۆلی هوی چییە یانە ڕۆلی وچی چییە یانە ڕۆلی ذاتی چ لە ناو ڕستەی بابە ئەگەر بەو شێوازەی بوو دەڵێن we can't leave them out یعنی ناتوانین هو وچ و ذات ڕەشکەینەوە چونکە ئەگەر هو وچ و ذاتمان ڕەش کردەوە لامان برد کەواتە چییە ڕستەکە تێک دەچی کەواتە دەڵێن چێ we can't leave them out یعنی ناتوانین ڕەشکەینەوە یەک یان can't be deleted دیسان ناتوانین ڕەشکەینەوە و دەشتوان برێتێ it is necessary یعنی بوونی زۆر پێویستە کەواتە ضروریە هەبوونی کەواتە لە ئیمتحانی ئەو دوو شێوازەمان هەیە شێوازی یەکەم ئەگەر گوتی ئەو ڕستەیە چێ دەڵێ فولە لۆ چکە لە دوای هو وچ و ذاتەکەی ڤێرب هاتیە و شێوازی دووەمیشی ئەگەر گوتمان ڕۆلی هو وچ و ذاتەکەی لەو ڕستەیە چی ئەگەر ڤێربیان لە دوو بوو دەڵێن چێ can't leave out یعنی ناتوان ڕێلەتیڤ کلۆزەکان ڕەشکەینەوە لێرە چونکە هەمانە لە ڕستەی هەمانە دەتوان ڕەشکەینەوە بەڵام لەو شێوازی ناتوان ڕەشکەینەوە یان دەرێ can be deleted دیسە ناتوانین یان omitted ناتوانین
وازی لێبینی یانە بەجێبێرین یان دەڵێن چ ئیتس نێسەسەری زۆر پێویستە و ضروریە بوونی ئۆکەی ئەوە گوتمان بەنسبەت فول دەینە سەر یەکەشکەمان هەیە پێی دەگوترێ ڕدیوس ڕێلەتیڤ کلۆز هەر ناوی لە خۆی دیارە یعنی کەم کراو لە چ کەم کراوە لە هوو وچوداتی کەم کراوە یعنی تێدا نیە کەواتە ڕستەی یەکەم گوتمان فول دەبی هوو وچوداتی تێدابی بە مەرجێک ڤێربی لە دووبێ و هەر ڤێربێک بێ موشکیلەمان نیە ڕستەی دووەم پێی دەگوترێ ڕدیوس یعنی چی یعنی کەم کراو یعنی تێدا نیە چی تێدا نیە هوو وچوداتی تێدا نیە کەواتە هەر ڕستەیەکمان دیت هوو وچوداتی تێدا نەبوو لە مابەری دوو ڕستان ئەو ڕستەی پێی دەگوترێت چێ پێی دەگوترێت ڕدیوس یعنی چی یعنی کەم کراو نمونە دەڵێ there is the manager دەڵێ he both the new computer کەواتە ئەو دوو ڕستەی تەماشا ئەکەین دوو ڕستەمان هەیە ئەو دوو ڕستەیان هوو وچوداتی تێدا نییە کەواتە مادەم تێدا ناوی چییە ناوی ڕدیوس ڕێلەتیڤ کلۆزە یعنی نم چەند ڕستەی پەیوەندی کەم کراو ویان دەڵێن these are the new computer we are going to replace the old one کەواتە دیسان دوو ڕستەمان هەیە لە مابەینی ئەو دوو ڕستە هیچ ڕێلەتیڤ کلۆزێک نابینین هوو وچدات نابینی تێدا نییە کەواتە مادەم تێدا نیە پێی دەگوترێت چێ پێی دەگوترێت ڕدیوس ڕێلەتیڤ کلۆز کەواتە ئێستا دوومان زانین یەکەمیان فول بوو کە دەڵێن فول یان لە دوای هوو وچودات ڤێرب هاتیە و ڕستەی دووەمش پێی دەگوترێت ڕدیوس ڕێلەتیڤ کلۆز کە ئەوە نەهوو نەوچ نەوتذات لە ناو ڕستەکەیدا نیە ئەو دوو شێواز بە شێوازی سێم ئەو جارەی بە پرسیار دەناسینەوە لە ئیمتیحانیان لە پرسیاری ئەسئیلەی ئەگەزانیمان مەسەلەن دەڵێ which one is full relative clause ئەو شێوازی هەڵدەبژێری ئەگەر گوتی which one is reduced relative clause ئەوەی هەڵدەبژێری ئەو جارەی شێوازی سێممان هەیە تەڵەبە زۆر جار لەگەرەوەی لەگەر ڕدیوسەکەی تێکەرەکە بەڵام ئەوەی سێمەوە دەڵێت چێ which sentence change یان will become یان will be reduced relative clause دەرێ کام جۆر ڕستە ئێمە دەتوانین بیکەینە ڕدیوس بەخۆی ئێستا ئەوە حازرە فولە ئەوەش حازرە ڕدیوسە بەڵام ئەوەی سێم دەڵێت جۆر ڕستەیەک دەتوانین بکەینە ڕدیوس ئەوەش شێوازی سێمە شێوازی سێم لەگەر تێکەڵەیەکە لەو دوانە لە فول و لە ڕدیوسی بۆ نمونە ئێستا مە دەڵێن لە سی دەڵێ choose the one ئەگەر شێوازی پرسیار بەو نەوعی بوو دەڵێ choose the one that یان دەڵێ could be reduced یان دەڵێ will become reduced و یان دەڵێ change into reduced بابە لە هەر کاتێک لە ناو پرسیاری ئەو سیغەیەت هەبوو یعنی دەتوانین بیگۆڕین بیکەینە reduce یان بیگۆڕین یان بیبیتە reduce ئەگەر ئەو شێوازە پرسیارە هەبوو ئەو جارێ نەفولەکەی هەڵدەبژێرین کە ئیسە لە دوای هوو وچودات ڤێرب هات بوو و نە ڕدیوسیش هەڵدەبژێرین کەوا تێیدانی ئەدی چیان هەڵدەبژێرین دەڵێ مامۆستا ئەو ڕستەی هەڵدەبژێرین کەوا هوو وچوداتی تێدایە بەڵام بە مەرجەکی سەبجەکتی لە دوابێ ئەها لە فولەکەی چی لە دو هات ڤێرب ئەدی لە ڕدیوسەکەی چ بوو هیچ تێدا نەبوو ئەدی change into reduce ئەوەی دەگۆڕین بۆ ڕدیوس چیانە دەڵێ مامۆستا لە دوای هوو وچودات دەبی سەبجەکتمان هەبی ها کەواتە دیسان لێرە ناو ڕستە دەبی هوو هەبی یانە وچ یانە ذات دیسان گوتمان ئەو پێناسەیە لۆ کەس ئەو پێناسەیە لۆ شت و حەیوان ئەوەش لۆ هەردووکانە هەروەکو فولەکە بەڵام لێرە دەبی چی لە دوابێ گوتمان سەبجەکت یعنی بکەر فاعلی لە دوابێ کەواتە هەر کاتێک ئەو شێوازە دیتر لە ناو ڕستەی ئەگەر گوتی فولە دەرەی نەخێر فول نییە ئەگەر گوتی ڕدیوسە دەرەی نەخێر ڕدیوسیش نییە ئەی چیانە دەرێت change into reduce دەرێت دەتوانین بیگۆڕین بیکەینە ڕدیوس یان will be reduced یان will become reduced نمونەی دەینەوە دواتر تێبگەین these are the new computer which ئێستا تەماشا باسی کۆمپیوتەری کردی مادەم کۆمپیوتەر relative clause چی بەکارهێنایە which باشە ئەدی لە دوای وشەکەی چ هات the manager چییە سەبجەکتە ڤێرب نییە ئێستا ئەگەر ڤێربی لە دوو هات با دەبۆ فول ئەگەر هوو وچوداتیشی تێدا نەبا دەبۆ ڕدیوس ئەدی ئێستا هوو وچوداتی تێدایە بەڵام لە دوای سەبجەکتی تێدایە ئەو ڕستەی ناوی چیە دەرێت change into reduce will be reduced یان will become reduced کەواتە ئەو شێوازەیە ئەوە بەنەوە کەشمان هەیە دەڵێ هەمان ئەو ڕستەیە دەڵێ ڕۆلی وچی چیە لێران یان هوو وچ ذات ئێستا مەسەن گوتمان ذات لۆش بەکاردێ ئاعتیادیە دەتوان ذاتیش بەکاربینین
ئەگەر گوتی هو وچ و ذات ڕۆلیان چییە لەو ڕستەیە ڕۆلی ئەوەی دەڵێن دەتوانین لای بین تەماشا دەڵێت چێ can be deleted دەتوانین ڕەشکەینەوە ئێستا ئەوە اعتیادیە بێ ئەوەی معناکەی تێ بچی وەچی عەکسی فولیە لە فولی لە هو وچ و ذات ئەگەر لامان برد معنای تێکەتی کەواتە can be deleted یعنی ناتوان ڕەشی بکەینەوە یان omitted یان deleted یان دەڵێ مثلا it's needed یعنی چیە یعنی پێویستیمان پێ بەڵام ئەوە not needed پێویستیشمان پێی نییە اعتیادیە can be deleted دەتوان ڕەشکەینەوە it's not necessary یعنی هیچ پێویستمان نییە ضروری نییە لێرە هەبی کەواتە عەکسی چێ ئەوە عەکسی فولیە فولەکە گوتمان it's necessary یعنی ضروریە بەڵام لێرە دەرێن it's not necessary لە فولەکەی گوتمان can't be deleted یان can't be omitted یعنی ناتوانین ڕەشکەینەوە لای بین بەڵام لێرە دەرێن can be deleted یان can be omitted دەتوانین ڕەشکەینەوە لەوێ گوتمان needed پێویستیمان پێیە بەڵام لێرە دەرێ it's not یعنی پێویستیمان پێ نییە کەواتە هەر بی و نەبی اعتیادیە چکە لۆ سەبجەکت لە دووهاتێ معناکەی تێک ناسی با بە ئەو بنسبەت full and reduced relative clause نیمچە ڕستەی پەیوەندی تەواو کەم کراو گوتمان بەو شێوازانە لە امتحان دیتەوە ئەگەر گوتی which one is full relative clause دەبی ئەو ڕستەی هەڵبژێرین لە دوای هو وچ و ذات فێر بەهات بی ئەگەر گوتی which one is reduced relative clause کام لەمانە reduce دەبی ئەو ڕستەی هەڵبژێری کەوا هو وچ و ذات تێدا نییە ئەگەر گوتی which one become یان change into reduced relative clause کام ڕستە دەتوانین بیگۆڕین بۆ reduce دەبی ئەو ڕستەی هەڵبژێرین لە دوای هو وچ و ذاتەکەی چ هاتبی subject هاتبی وە چارەمیان شێوا چارەم دەڵێ ڕۆلی هو وچ و ذات لە ناو ڕستەکان چییە گوتمان ئەگەر verbi لە دوو هات necessary can be deleted لەگەر can't be deleted لەگەر needed ئەوە بەو نوعەیە ئەگەر subjecتی لە دوو هات بوو دەرێن not necessary پێویستیمان پێ نییە can be deleted دەتوانین ڕەشکەینەوە not needed پێویستیمان پێ نییە ئەوە بەنسبەت full and reduced relative clause بۆ نمونە دەربارەی full and reduced relative clause هەندێک پرسیارمان هێنایەتەوە لە شێوازی امتحان و پرسیار وزاری مەسەن دەڵێن choose the correct reduce کەواتە ئێستا باسی reduce-یەکە گوتمان reduce چیان نابی هو وچ و ذاتی تێدابی چونکە دەڵێ کەم کراوە ئێستا ئەوە چی تێدایە وچ ئەوە چی تێدایە هو کەواتە دەرێ help desk advisor are people customers کەواتە ئەوەندە بین نەهوو نەوچ ذاتی تێدانی کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە یعنی ئەی بی دیکە غەڵەتە لۆ ئەوە ڕاست بوو گوتمان چونکە داوای ڕدوسی ئەکا ڕدیوسی گۆشتمان نابی هو وچ و ذاتی تێدابی ڕستەی دووەم دەرێت choose the one that could be یان will become reduced relative clause بابا ئەو ڕستەمە ئەمە فولمان ناوێ لێرە ڕدیوسشمان ناوێ ئەچمان دەوێ دەرێ ئەو ڕستەمان دەوێت کە دەتوانین بیگۆڕین لۆ ڕدیوسی ئەوە چیان ڕستەیە دەرێ ماوس لە دوای هو وچ و ذات ئەگەر هاتوو سەبجەکت هات ئەگەر سەبجەکت هات ئەو نەوعە هەوە ئێستاوە لێرە وچ تێدایە تەواوە بەڵام لێرە ڤێربی لە دوو هاتیە کەواتە مادەم ڤێربی لە دوو هاتیە ئەوە فولە ئەوە ناتوان ڕەشکەینەوە کەواتە ئەوە غەڵەتە ئەو دەبی سەبجەکتی لە دوو بێت لێرە هو هاتیە لە دوو چ هاتیە وێر هاتیە دیسان وێرەکەش چیە ڤێربە کەواتە مادەم ڤێربیش هاتیە ئەوەش نابی دەبی سەبجەکتی لە دوو بێت ئەو جارەی سیمان دەرێ saving the citadel is the section that tells you کەواتە تەماشاکەن لە دوای چ هاتیێرە ذات هاتیە لە دوو ذاتەکەش دیسان چیە ڤێرب هاتیە کەواتە ئەوەش نەبوو یعنی کەواتە A B C D A mobile is a piece of equipment which we کەواتە ئێستا تەماشاکەن وشی تێدایە و لە دوای وشەکەش چ هاتیە سەبجێکت هاتیە کەواتە ئەو ڕستەیە تەواوە وەڵامە ڕاستەکەمان دیە لۆ چکە دەڵێ مامۆستا هەر کاتێک لە دوای هو وچ و ذات سەبجێکت هات ئەوە دەتوانین بیگۆڕین بیکەینە چێ بیکەینە reduced relative clause ڕستەیەکمان هەیە دەڵێ this is the robber who is کەواتە ئێستا تەماشاکە robber یعنی دز کەواتە چی لە دوو هاتیە هو پێناسەی کردیە و لە دووەکەش چ هاتیە ڤێرب هاتیە کەواتە دەڵێ چێ دەڵێ who released by the officer the relative pronoun who دەڵێ ڕۆلی ئەو هۆی چییە لە ناو ئێرە ئەمە لە دەرسەکان لە ئەوەی باسمان کرد لە یەکەم خاڵی فول و ڕدیوس و ئەوەی گوتمان ڕۆلیان چییە هەر کاتێک لە دوای هو وچ و ذات ئەگەر ڤێرب هات دەڵێن is necessary یعنی ضروریە هەبی needed پێویستیمان پێیە
can't be deleted ناتوان ڕەش بکەینەوە کەواتە بەو شێوازەیە لەبەرەوەی فێربی لە دواتیە کەواتە وەڵام ڕاستەکە چییە ئەو دەرێ can be deleted دەتوانین ڕەش بکەینەوە نەخێر ناتوانین چکە فێربی لە دواتیە کەواتە وەڵامی یەکەم هەڵەیە دوو is not necessary دەرێ ضروری نییە پێویستمان پێی نییە کەواتە ئەوەش هەڵەیە دەرێ is necessary دەرێ is not needed یعنی چی یعنی پێویستیمان پێی نییە ئەوەش هەڵەیە کەواتە دەڵێن چێ is necessary يعني ضرورية بوني كواتا بيوستيمان بيه لو تكا فيربي لدو هاتيا بلام اگر سبجكتي لدو هاتي بايا هنجي او راز دبو ديكش راز دبو تنها سيكا هلبو بابا او بالنسبة full and reduced relative clause ان شاء الله درسي دابي clause introduced by وين وير واي شرحكين لقل ما من تاوكو درسي دا هاتو بخواتان دسبيرم خواتان لقل